ڕێکخراوی خێرخوازی سیاسیەکان و خێرەکانیە. خێر چەمکێکی ئاینیە، بەکەرەکەی پێی دەگوترێت خێرخواز. مەرجی خێرەکە بە بۆچوونی زانایانی ئاینی دەبێت لە ڕێگای دروست و حەڵاڵەوە بەدەستهات بێت و بەپێی فەرموودەی کەسی یەکەمی ئاین پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت دەبێت خێر نهێنیەکەی لە نێوان دەستی چەپ و ڕاستدا تێنەپەڕێت. لە کۆمەلگا غەیرە ئاینیەکان پارەبەخشین و کۆکردنەوەی شت بۆ کەسانی هەژار ناوی دەنرێت کۆمەک یان بەهاناوەچوون و یارمەتی. کەسانی غەیرە ئاین یارمەتیەکانیان وەک ئەرکێکی ئینسانی دابەش دەکەن و کەسانی ئاینیش سەرباری هاوسۆزی وەک ئەرکێکی ئاینی جێبەجێ دەکەن و چاوەڕوانی پاداشتی خوداین. بەڵام ئەم چەمکە لە ئاینەوە بازێکی داوە و هاتووەتە ناو سیاسەتەوە و بووە بە خێری سیاسی. لە وڵاتە دیکتاتۆرەکان و ئەو وڵاتانەی نادیموکراسین و سەرچاوەی داهاتیان دیار نییە و شێوازی دابەشکردنی پارە شەفاف نییە، سەرباری ئەمەش لەلایەن چینێکی کەمی سیاسیەوە قۆڕخ کراوە. ئەوە هەر یەک لەم سیستەمانە بۆ ئەوەی عاتیفەی خەڵکی ڕابکێشن و سەرنجی خەڵکی لابدەن لەسەر ئەوەی کە پارەی وڵات چی لێ دێت کۆمەڵێک ڕێکخراو بە ناوی ڕێکخراوی خێرخوازی دروست دەکەن. لە کاتێکدا سەرچاوەی پارەکە ئەو مافەیە کە دەبێت بدرێت بە هاوڵاتی و تەنانەت موچەی کارمەندانی ڕێکخراوەکەش لەسەر پارەی هاوڵاتیە. لە وڵاتی تونس کە زەین العابدین بن عەلی سەرکردایەتی دەکرد و خەڵکی لەژێر هێڵی هەژاریەوە دەژیا، خێزانەکەی ڕێکخراوی خێرخوازی هەبوو و بە پارەی خەڵک کە هاوژینەکەی لە سەرکردایەتی گلی دەدایەوە کەمێکی دەدا بە هاوڵاتیان تاوانیشانی بدات کە لە خزمەتی گەل و خەڵکدایە. بە هەمان شێواز بنەماڵەی حوسنی مبارەک لە میسر و بەشار ئەسەد لە سووریا و سەرکردەکانی لیبیا و یەمەن هەمان کرداریان ئەنجام دەدا، بەڵام خێرەکانیان بەدەر لە مەرجی سیاسی هیچ تایبەتمەندیەکی شەرعی و ئینسانی لە پشتەوە نەبوو. بۆیە ئەو خێرە پاداشتەکەی لە دنیا وەردەگیرایەوە و لەسەر سندوقی هەڵبژاردن فەزلی خێرەکەیان دەویستەوە. لە هەرێمی کوردستانیش کە لە ساڵی 1992ەوە خاوەن دەسەڵاتی خۆ بەڕێوەبەریە، بە هەمان شێواز بەهۆی نەبوونی شەفافیت لە ئیدارەدانی داهات و سامان خەڵک کەوتووەتە ژێرهێڵی هەژاری. بۆیە ئەو حیزبانەی کە خاوەن دەسەڵاتن و هەڕەمی ئابووری و سیاسیان لەبەردەستە ڕێکخراوی خێرخوازیان دروست کردووە. هەر ئەو داهاتەی کە نادرێ بە خەڵک و مافی خۆیانە وەک خێر بە ناوی ڕێکخراوەکانەوە بەسەر بەشێکیدا دابەش دەکرێت. وەک ئەو پەندە کوردیەی کە دەڵێت هەر ڕۆنی خۆمانە لەسەری خۆمانی دەدەن. بە هەمان شێوازی ئەو وڵاتانە پاداشتی ئەو خێرەش بۆ قیامەت نییە، چونکە مەرجی ئاینی تێدا نییە لە شەفافی و حەڵاڵی، وەک چۆن مەرجی ئینسانی تێدا نییە، چونکە لە ئینسانیەتدا مافی کەسێک بۆ کەسێکی تر زەود ناکرێ و ئەمە پێچەوانەی فەلسەفەی ناچینایەتی کارل مارکسیشە. کەواتە ئەمەش دەچێتە چوارچێوەی خێری سیاسی کە کامێراکانیان بەردەوام نیشانی دەدەن ئەو خەڵکی کە خاوەنی شەرعی پارەکەیە وەک سوالکەر و دەرۆزەکەر نیشان دەدرێت. کورد لە میلەتێکی خاوەن نەفسیەتەوە کرا بە میلەتێک کە فرمێسکەکانی هەڵبوەرێنێت تا ئەو کەسەی مافی خواردووە بە خێر و بە نیشاندانی لە کەناڵەکان مشتێک لە پارەکەی بۆ سەرف بکات.